بەناوی خی گەورە میرابان ئازیزانم سلااوان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتمەندە و هەست دەکەم کۆتا ڕۆژەکانەکە باسی یاری خولەکان بکەین، چونکە فەڕەنسا کۆتایی هات، ئەڵمانیا کۆتایی هات، ئینگلتەرا کۆتایی هات، ئیتالیا کێوەرشەکە دەمێنێ، بەڵامی تر لە ئیتالیاش خەریکە شێوەرشەکە ڕەنگە ئەم شەو تەواو کاڵ بێتەوانێ. بە حکومەوەی تر لەگەڵ تۆرینۆ یاری هەیە، یاریەکە لە دەرەوەی یاریگای خۆی و ڕەنگە پشوو بەتیبەکە و باریزانەکانی بە و یاری چیشمانەیە کە ڕەنگە دۆخی ئیسپانیا کۆتایی پێبێنێ. ئێمە لەبەر دەمەگەرێکن کە لەبەر چاومانەیە بە ڕێژەی لە 165 بۆ هەفتە لەم دۆخەی ئێستاکەم ڕۆ یەکشەممە و ڕۆژی پێش یاری کلاسیکۆیە بەرشەلۆنە پاڵەوانی ئەم وەرزەی لیگایە لەگەڵ هانزی فلیکی ڕایەنەدا تا ئەم لەحزەیە کەم ڕۆ یەکشەممە. ئێمە لە بەردەم دۆخێکین تەکیدی لەم قسەیە مامکەینەوانێ و ڕێژەکەی بەرزکەینەوە ئەمڕۆ بە یەکسانی ڕێژەکەی بکەین بە 180 بەبردنەوەی بەرشەلۆنە ڕێژەکەی بکەین بە 199.9. ئەها لە بەردەمە مەگارانین ئستا بەرشەلۆنە بە ڕێژەی لە 170 نازناوی ئەم وەرزەی لیگا باتەوە پێش یاری کلاسیکۆ. ئەگەر یاری کلاسیکۆ بە یەکسان بوون کۆتایی بێت، ڕێژەی بردنەوەی نازناوی ئەم وەرزەی لیگە بۆ بەرشەلۆنە دەگاتە 180. ئەگەر بەرشەلۆنە بیباتەوە ڕێژەی بردنەوەی نازناوی لیگە وەرزە و بەرشەلۆنە دەبێتە 199.9. یەک ئەگەرمان هەیە کە وابکە بەردەوامی لە خولی ئیسپانیا و شکستی بەرشەلۆنە لە یاری کلاسیکۆ کە ئەم کاتە ڕێژەی بردنەوەی نازناوەکە و بەرشەلۆنە دەکاتە 55/60 واتە دە ڕێژە لەم دۆخەی ئێستی یەتە خوارەوانێ، چونکە لە هەمووتان ئاشکرایە جیاوازی خاڵەکان لە ئێستادا 4 خاڵە. بەڵام ئێمە باسێک لەوە بکەین کە بەرشەلۆنە لەکوێیە بۆ یاری کلاسیکۆ و باسێکیش لەوە بکەین لەوەی کە ینی دۆخی ئەم تیپە یاخود ناساوی ئەم تیپە بەرشەلۆنە چۆن ئامادەکاریەتە ناو کلاسیکۆ و چۆن بەشداری کلاسیکۆکە و لە چ دۆخێکەوەیەتە کلاسیکۆ و ڕیاڵ مەدرید چۆن ئامادەکاری دەکات بۆی کە داخڵی ناو کلاسیکۆ بێ و بەشداری ناو کلاسیکۆ بکە بۆی کە چانسی ڕکابەریکردن یاخود چانسی تایبەتمەندی ڕکابەریکردن لە خولی ئیسپانی زیندوو بکاتەوە. ئەمە بۆ کلاسیکۆی ئەمڕۆ شتێکی چاوەڕوانکرا و تایبەتمەندە. بەرشەلۆنە بە پشتبەستن بە ئەنجامی لە خولدا و پشتبەستن بە دۆخی لە خولی ئیسپانی و پشتبەستن بەو خاڵانی کە لە خولی ئیسپانی بەدەستی هێناوە بەشداری کلاسیکۆ دەکات و لە ڕووی پێگاتەوانێت تا ڕادەیەک بە گەڕانەوەی باڵدی و لیڤاندۆڤسکی ئەتوانین بڵین بەرشەلۆنە لە دۆخێکی زۆر ئارام و لە دۆخێکی پڕپیاریزان و لە دۆخێکی پڕپێگاتە میوانداری لە ڕیاڵ مەدرید دەکات لە نێو یاریگا و هاندەرانیە. یەک خاڵم پێوتون لێرەدا زۆر گرنگە بۆ بەرشەلۆنە. من مانگێک پێش ئێستا پێم وتویت ئەرکی هانزی فلیک و ئەرکی یاریزانەکانی بەرشەلۆنە لە وەرزی ئەم ساڵە پاش بردنەوەی نازناوی جامی شا پێم وتوی ئەرکەکەی ئەم ساڵیان بە سەرکەوتوانە کۆتایی پێهات، چونکە ئەم ئەنجامانەی بەرشەلۆنە دەستەبەری کردووە هەمووی بەدەرە لە پێشبینیەکان، بەدەرە لەو ئەنجامانەی کە بەرشەلۆنە لە سەرەتای وەرزەوە چاوەڕێی بووە لە ڕووی هەڵسەنگاندنی شیکاری ئەوانێ. ئەگەر هەڵسەنگاندن بۆ دۆخی تیپێک بکەی بە هەموو دۆخێک ناتوانی وەرزی بەرزێڕینی ئەمساڵی بەرشەلۆنە لە یادکەی، ناتوانی باز لە بەهێزی و لە گەڕانەوە و لە توانا و نمایشی بەرشەلۆنە بکەی لە وەرزی ئەم ساڵە ئەگەر بێت و نازناوی لیگەش نەبە. بەڵام دۆخەکە چییە؟ کاتێ بەرشەلۆنە ئەم هەموو هێزەی نمایشەکە کاتێ لە دوومانگی ڕابردوو چاوەکانی لەسەر موتیپەکانی لابرد، هەموو چاوەکانی لەسەر خۆی کۆکردەوانێ، یعنی کەسێک نەبوو ماڵێک نەبوو کە تیا نەبێ باسی بەرشەلۆنە تیا بکرێت لەوەی کە چاوەڕێ نەبێ لەوەی بەرشەلۆنە ئەم ساڵ وەرزێکی مێژووی تۆمارکە و ئەمساڵ بەرشەلۆنە وەڵامێکی بێ بۆ هەموو ئەو چەند ساڵ چاوەڕوانی کە لە چامپیۆنز لیگ و لە بردنەوەی نازناوە گەورەکانە هەیبوو.
هەمووان چاوەڕێ بوون بەرشەلۆنە بەرەو ئەو دۆخان ناوێنە ئەمە چییە؟ ئەمە توانای لە ڕادە بەدەری بەرشۆنەیە کە گانوێتەوە مووقیفە ئەتر لە ئازبەرزی ئینیگۆوە لە ئازبەرزی چیزنیەوە لە لێ هاتووی هانزفلیکەوە لە لێهاتووی یاریدە دەرەکانیەوە لە بەهێزی کۆندێەوە لە باشی باڵدێەوە لە باشی کۆبارسیەوە لە ناوازەی پیدریەوە لە بەهێزی دیۆنگەوە پاش گەڕانەوەی لە دەرکەوتنی ئۆڵمۆ و فێرمین لۆپێزەوە لە سوپەری یاماڵەوە لە بەهێزی ڕافینا و گۆڵکردنیەوە لە گۆڵەکانی لیڤان ئەها کە سەیرەکەی هەمووی خاڵی ئیجابیە کاتێک کە تۆ خاوەنی ئەم هەموو خاڵە ئیجابیە بی چاوەڕێی ئەنجامی باش لێکرێ بۆ چاوەڕێ دەکرێم و چاوەکان لەسەر تۆ کۆبنەوە تۆ بی بە سوپرایزی وەرز بەرشەلۆنە ئەگەر شکست بێنێ لە وەرزی ئەمساڵ لە سوپرایزی وەرزەکەی شکست دێنێ ئەینا وەکو سیستماتیک و وەکو ئیشکردن بە هیچ جۆرێک شکست نایەنێ و پلانی سەرکەوتووی جێبەجێ کردووە بەڵام لێرەدا کێشەیەکمان هەیە بەرشەلۆنە ماندووە خاڵی یەکەم بەرشەلۆنە تا ڕادەیەک ورە هاتۆتە خوارەوە چۆن ورە بڕوا بکەن لە ماوەی ڕابردوو یاریزانەکانی بەرشۆنە بوونە خاوەنی متمانەیەک بوونە خاوەنی هێزێکی لە ڕادە بەدەر یعنی دیقەت دە تۆپ ئۆڤەرەکرا چووە گۆڵەوانێ تۆپ شود لێ ئیرا بۆ گۆڵە بۆ بە ئەسیست وەچێتە گۆڵ تی بچوو بۆ ئەجوایی یاریکردن زۆر قورسە کە تی بچووە ئەجوایی یاریکردنەوەی ئەگەر یاریزانەکە خراپیش بێ لێتە بێ بە سوپەر یاریزانەکە خراپیش بێ لێتە بێ بە سوپەر چونکە ئەجوایی یاری ڕیتمی یاریکردن تی بەرەو ئەو ئاقارابە بەڵام ئێستا شکستی ئینتەر میلان و ماڵاوایکردن لە چامپیۆنز لیگ ئەو تەمۆحەیە نایە خوارەوە تۆ لە تۆ وایە بەرشەلۆنە کە کلاسیکۆی جامی شای ئیسپانیای لە ڕیال مەدرید بردەوە دوهەمین جام 3-2 چۆن بردیەوە تەنها لەو متمانەیە بردیەوە کە تیپەکە بە خۆی هەیەی بەرشەلۆنە لە مێشکیا دروستی کردبوو کە نادۆڕێت یاریزانەکان هێندە ڕتمیان بە سەرکەوتن و بردنەوە دابوو سابتیان کردبوو لە مێشتیانە نادۆڕین بەرامبەر بە ڕیال مەدرید لە جامی شا پاشەوەی گێمی دۆم ڕیال مەدرید بە بێزیاتەوە ناو دوو گۆڵی کرد و چەند تۆپێکی بۆڵکە و گۆڵی تۆمار نەکرد بەرشەلۆنە ئەو متمانەیی هەبوو ئەو هێزوتوانایی هەبوو گەڕایەوە کە گەڕایەوە پێداگر بوو لە تۆمارکردنی سەرکەوتن لە هەموو گێمی ئیزافیەکەی بەرشەلۆنە لە ڕیال مەدرید باشتر بوو بەڵێ ئێزانم ڤینیسیۆس تووشی پێکانەوە بەڵێ ئێزانم سەرەتا مێندی تووشی پێکانەوە بەڵێ ئێزانم ڕۆدیگەر چووە دەرەوانێ هەموومانە ئێزانم بەڵام ئەمە هیچ لەوە کەم ناکاتەوە لەو متمانەی کە بەرشەلۆنە و یاریزانەکانی بەخۆیان هەیبوو بەڵام ئێستا پاش شکستی ئینتەر بە ئەگەرێکی زۆر بەپێی سیستماتیکی تۆپی پێ ئەمورەیە نامێنێ ئەم هێزە تەقینەوەیە نامێنێ ئەم هێزە لە ڕادە بەدەرە نامێنێ ئەم بەلای چەپا ڕۆیە ڕۆی بەلای ڕاستە ڕۆیە ڕۆی شود لێی بۆ گۆڵە ڕێتە گۆڵ یعنی دە یاریزان پێکەوە باش من ئەوانە نامێنێ بە تایبەتی تۆ کە لە چامپیۆنز لیگا ماڵاوایکی بەڵام ئێمە بۆچی دایم من ئەمەوێ لێرەیە بچمە سەر ئەو خاڵە بەپێی سیستم ئەمە نامێنێ لە یاریزان تووشی داڕمانێکی گەورە بێ سڵۆت نازناوی پریمەرلیگەکەی دەستەبەر کردبوو هیچ کێشەیەکی نەبوو ئەگنا ئەگەر بێت و سیتی ڕکابەر بووە بڕوا بکە و مامەڵەی سڵۆت لەگەڵ یاریزانەکان لیڤەرپوڵ هاتووە ئەبووە بیکردا پاژەوەی لە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ ماڵاواییان کرد ئەرکێکی زۆر قورس بوو دوور نەبوو وەکو ساڵەکانی ئەرسناڵی لێبێت لەگەڵ مانچستەر سیتیە زلهێزەکە لەم ڕکابەری کردایە دوور نەبوو وەکوانەی ئەرسناڵی لێبێت بەڵام جیاوازیەکە زۆر بوو لە پریمەر لیگ و ڕکابەرێکی ڕاستەقینەش لەوە نەبوو کە لیڤەر تەعادول بە یەکسەرم بیباتەوەوانێ و خێرا جیاوازەکە نه ئەویش تەعادولە بوو چونکە شیازی پریمەر لیگ بەو جۆرێ بۆیە ئێستش فلیک لەبەردەم هەمان مەترسیە بەڵام دۆخی فلیک جیاوازەکەونە زۆر نییە بە تایبەتی ئەمیارێ ئەلێرەدا ئێمە داوای ڕایەنەری ژیرەکەین ئێمە داوای ئەو سیستمە ئەەکەین کە هانز فلیک لە بەرشەلۆنەیە بەڕێوێ بە ئەلەم دۆخەیانە ئەوەی کە من بۆتان باسەکەم بۆ 115 ڕایەنەر جیاوازە جیاوازی لە ڕووی چی؟ لە ڕووی بەرپرسیارەتیەکی گەورە
بەرپرسیارەتیەکی یعنی زۆر لە ڕادە بەدەر کەوتۆتە سەر هانز فلیک لەوەی تەواوی ئەم یاریزانانە ئیشیان لەسەر کاو تەئیهیلیان بکە و ئامادەیان بکاتەوە بۆ یاری کلاسیکۆ، بیان خاتەوە جوایی یاریکردن، بیان خاتەوە کەشی یاریکردن، بیان خاتەوە کەشی پلان تەطبیقکردن، بیان خاتەوە ئامادەکاری بۆ بەرگریکردن، بیان خاتەوە ئامادەکاری بۆ هێرشی هەڵگەڕاوە، بیان خاتەوە ئامادەکاری بۆ هێرشی ڕاستەوخۆ، بیان خاتەوە بۆ پرێسینگی بێتۆپ. ئەها لێرەدا ئارکی هانز فلیک لە یاری ئەمڕۆی کلاسیکۆ تەحدید ئەم یاریە زۆر زیاترە لە تەواوی یارەکانی تر، چونکە تیپەکەی لە ڕووی متمانە، لە ڕووی لایەنی دەرونی، لە ڕووی هیواوە، لە هەموو ئەمانەیان هەمووی شکا. بەچی؟ بە تەنها دەرکردن لە چامپیۆنز لیگ. تابان قسەیەکی ژێ هەندەرانەڵێن با بە چامپیۆنز لیگ گرنگی نییە، شتێکی وایە ناوان نییە، بڕۆ بزانە بە دەرکران بەس لێ بە دەرکران لە چامپیۆنز لیگ کاتێکا بەرشۆنە باشترین یاری کرد، باشترین ئاسی پێشکەشکرد، سەریش کەوتار وەکو ئەم دۆخی ئێستەوا بوو، ئەبرۆ بزانم کورتپی بێدەنگیە بینی نەما نازنا و گرنگترین خاڵە. بۆیە ئێستا ئەرکی فلیک لە یاری ئەمڕۆدا زۆر زۆر قورسە و لێرەدا بەرشەلۆنە لە هەموو کات زیاتر پێویستی بە فلیکە، پێویستی بە بیرۆکەی فلیکە، پێویستی بە ئامادەکاری فلیکە، پێویستی بە ئامۆژگاری فلیک و تاوان ستافەکەی خۆ فلیک بە تەنیا نییە، ستافی دەرونی لەگەڵایە، ئامۆژگاریانەکە، یاریدەدەری هەیە، ڕێنمایی نوێ دەدرێ بە یاریزانەکان. یعنی تا ڕادەیەک بەرشۆنە یەکەم ڕانانی باش نەبوو، پێکەنین وشت کەم بوو، بەڵام دووەم ڕانانی بەرشۆنە پێش ئامادەکاری یاریکراواتە کۆتا ڕانانی پێش کلاسیکۆ بۆ بەرشۆنە دۆخەکە تا ڕادەیەک هێمن کرابووانێت، تا ڕادەیەک لانی دەرونی یاریزانەکان گەڕابوو. بۆیە بەرشەلۆنە زۆر گرنگە لە کلاسیکۆ لە خراپترین دۆخە بە یەکسانبوون بێتە دەرەوە، لە باشترین دۆخار بە یەکسانبوون بێتە دەرەوە، واتە جیاوازی چوارخاڵ لەگەڵ ڕیاڵ مەدرید کەم نەکە. لە برنەوە ئاهەنگەکەت بجێڕە، ئاهەنگەکەت بجێڕە، لەبەروی بەم جۆرەیە حاڵەتەکە بەم جۆرێ هی بەرشۆنە ڕێک دەبێ بە ئاهەنگ برنەوەی لە یاری کلاسیکۆ. بۆیە زۆر گرنگە بۆ فلیک تەنها ئامادەکاری وە توانایەوە تاقی بکاتەوە کە ئەم تیپە لە کلاسیکۆ نەدۆڕێ، هیچ شتێکی تر تەنها مەدۆڕێ، هیچ شتێکی تر مەکە. ئەمە سەبارەت بە بەرشۆنە و دۆخی ئامادەکاری و ئامانجی لە کلاسیکۆ کە من پێم وایە دۆخەکەیانی بە جۆرێک لە جۆرەکان وایە لەوەی کە ئەمە دوهەمین کلاسیکۆیە چ بۆ کارلۆ ئەنشلۆتی ڕانەر و چ دوامین کلاسیکۆی وەرزی ئەم ساڵە تا ساڵی داهاتوو کلاسیکۆ نابینینەوانێ، چونکە وەکۆی وتراش لە جامی جیهانی یانەکان بەرشلۆنە بەشدار نییە تاوەکو ئەگەری ڕوودانی کلاسیکۆ بێ. بۆیە بۆ بەرشەلۆنە گرنگە پاش سێ سەرکەوتن لە کلاسیکۆ، پاش بردنەوەی دوو نازناو لەسەر حسابی ڕیاڵ مەدرید لە کلاسیکۆ، لەبەر ئەوەی تیپەکەی تووشی داڕمانی زیاتر نەبێ، چونکە سێ یاری داهاتووی بەرشلۆنە ئەگەر بێت و ئەنجامێکی نەخوازراوی لە کلاسیکۆیە بەسەر بێ مەجالی تیانە خولی ئیسپانی بە تەواوەتیەکەوێتە مەترسیەوە، چونکە یاری ئیسپانیۆل لە ماوە کە دێربی کەتەلۆنیا لە نێو یاریگای ئیسپانیۆل و یاری ڤیاریاڵ لە ماوە کە ڕکابەری گەیشتن بە چامپیۆنز لیگەکە لە نێو یاریگای خۆ و یاری ئەتلەتیک بلباوی شماوە کە ڕکابەری گەیشتن بە چامپیۆنز لیگەکە لە دەرەوە یاریگای خۆی. یعنی دۆخەکان تۆزێ ئاڵۆزە بن، وەکوتم ئەم شەو بەرشۆنە بە تەنها یەکسان بێ کیفایەتە بۆی کە خولی ئیسپانی یەکلابێتەوە. بۆ خولی ئیسپانی بۆ ڕیاڵ مەدرید و بۆ کارلۆ ئەنشلۆتی و مامەڵەکردن. تاوان کۆمەڵی خاڵ هەیە لەسەر ڕیاڵ مەدرید، فلانە بەرگری کار، فلانە بەرگری کار، فلانەیان ئەم ناوەندە، ئەم لەوێ پێکانی، ئەم لەوێ پێکانیە. ئەمانە من ئەو کەسم کە کاتێک شیکاری یەکەم، کاتێک متمانم کاتێک شیکاری حەزم لە بیان و گرتن نییە، نە لە پێشوەخت و نە لە دواوەخت. ئەنشلۆتی کە ڕانەری دڵخوازی خۆمە، چماوەی ڕابردوو کە بردوێت یاوانێ باسی سەرکەوتنەکانم بۆ کردووی تۆ قوبوڵت نەکردووە، کاڵم تۆ ئەومە بەستمە، یعنی تەحدیدی تایە کە سێ کلاسیکۆی دۆڕاندووە بیانوو بۆ شکستەکانە. قەزێ بیانوگرتن لە هەر شکستێکە،
ئەگەر با من ئەم قسەیەت پێ بڵێم بڕوا بکە ئەگەر هەڵبژاردی گەڕەکی خۆتانبی با جوان تێدگێرم ئەگەر هەڵبژاردی گەڕێکی خۆتانبی بۆ نمونە ئەم ساڵ ئەچی لەگەڵ یانەیەکە یاریەکەی ئەچی لەگەڵ یانەیەکە یاریکەی ئەگەر مەبەستت بێ خراپیەکانی خۆت نەبینی ئەگەر مەبەستت بێ خۆ چاک نەکەی ئەگەر مەبەستت پێشکەوتن و تێگەیشتن نەبێ ئەتوانی بە هەڵبژاردی سلێمانیشت دۆڕان بیان و بێنیتەوە هەر هەڵبژاردەکەی گەڕێکی خۆتان بێ توانی بیان و بێنیتەوە کاتێ بە هەڵبژاردی سلێمانیە دۆڕێ کاتێ بە گەورەتر لە هەڵبژاردی سلێمانیە دۆڕێ کاتێک پێدەگریت ئەی بۆ عنی ئەم پەند ئەڵێ سوارتانێک لێ نابێ بەستێبار عنی ئەمە پەندێکی زۆر زۆر باوە بۆی کە تێبگەی کابراکە یە دامۆژگاریەکە یەکە کە دانیشێق کۆمەڵە قسەت بۆ کاڵێ ئەوە مەکە لەو وەرە دواوە ئەوە زەرەرە من دنیام بینیەوە من باجەکەیم ماوە من ناڵێ بیان و بێنێتەوە ئێستا سێگە هەشە چۆن نەسیحەتەیەەکە بۆ نمونە ئامۆژگاری تێکا تێتەگەینێ لە کاکەم ئیشە ئەمەیە ئەوە ئەوەیە ئەوە ئەوەیە ئەوە ئەوەیە ئەمە زیانەکەیەتی لەبەر من باجی ماوە لێم دوورکەرەوانێ ئەی زەلامی ژێ چۆن تێدەگەینێ کە بیوێت تێو نەگەینێ ئەڵێ چی وەرە بابە لایەوە کەیشە هیچ فێر نابی لە قسەکەیەوە ئەوە لێوە کەیشە ئیشەکە ڕەتەگات و هیچ فێر نابی لێەوەی سوودی لێوە ناگری بۆ ژیانی خۆت بە سوود لەمەیە وەرەگری لەبەروێم بۆ باسەکە تێتەگەینێ لەبەرەوە کە لە شکستە وەرە لێشوە کە لە شکستە هەموو کاتیات بەسەر ناوژیانە و کەسە تێت ناگەینێ ئەو کەسە زانی چیوێ ئەوێ وەرزش دوا لێ بکە نەبیری نوێژت بێ نەبیری نانت بێ نەبیری ئاوت بێ تیپەکە دۆڕادانیشی سەکتی دڵێدا لە ناو کافتریایەکە بمری ئەچی لای خوا جوابەی تۆ وەرزش بۆیە کە تۆ کاتێکی خۆشی پێ بەسەر بەری و 2 سەعاتە پێکەنینێکە زەردەخەنەیەکە بەڵام تۆ کاتێک کە مێشتی ئەمەت پڕ کرد ئەمەین کرد ئەمەوین کردەوەین کرد وەرزشەکە والێ کرد کە نەنوێژ بزانێت چێ نەدیم بزانێت چێنە ناکرێ ئەمە ناکرێ کاکە ئەوە تا گەنجێکی تر دانیشتوڵێ خۆی هین کار نازام نان ناخوا لە خەسخانە ماوەتەوانێ بۆچی وەڵا بۆ شکستی بەرشەلۆنە وەڵا سەکتەری لێیاوە لە ناو کافتریاکە مردووە لە بۆ شکستی بەرشەلۆنە ئاخر هەی ژیر هەی عاقڵ بەرشەلۆنە بردیەوە چیت دەستەکەیە تا بە شکستەکەی دانیشی تۆ ئاوا لە خۆ بکەی بەڵام ئەوە خەتای ئەوان نییە خەتای ئەوانەیە کە لە پشتیانەوە قسەیەکەن لەبەرەوە من پێت ئەڵێم وەرزشۆ مقەدەسە نییە کە تۆ دانیشی نان و ئاو ئێمە باسێکین کاتێکی خۆش بەسەرەوە بین پێکەوە سیارێکەکەین و پێکەوە باسێکەین و کێ دۆڕادۆڕاوی چێ دۆڕاوە خۆمان تۆزێ گاڵتەی پێەکەین و چێش بردیوانێت تۆزێ پێەکەنین لەگەڵ یا و بەڵام نەکدانیشە کابرات تووشی جەڵدەی دڵ بێ بۆی شکستی بەرشەلۆنەوە ئەمە خراپ ئەمە خۆ لە محیبەتی چوانی لەبووی توی چ دەست ناگەوێ بۆ یعنی تا ئێوارە هەر هەمومان جمهوری بەرشەلۆنە بینی جیسپادێ نیە هیچ ناگۆڕێ نازناوەکان بردەوانێ ئێمە هەر دڵخۆشە بین پێکەوە یعنی هیچ تیانە لە دەستیشی هەر زۆر ئەتیادیە لە دەستیان نازناوەکە و تاو کابرا ڕکابەری خۆی کردنەوە دەقی جوانی بۆ کردووی ئاستێکی بەرزی پێشکەش کردو بە ناوازەی بۆ دەرکەوتووە تەواو دۆڕانی کۆتاییات لەگەڵ دوو برادەرا دوو مناقەشەیەکەی تۆ ڕووی تۆ ماڵی خۆتاوە بوو من تەنها ئەوەشتان پێ لەمانێ وە کارێکیش مەکەن لەوەی کە ئەو کەسانی کە وەرزشتان لا پیرۆز دەکەن لەبەروی دڵنیا بە لەوەی وەرزش درۆیەکە بۆ کات بەسەربردن ئەم تۆپی پێی کە ئێمە سیریەکەین هەنێ حاڵەتی لێ دەرکە لەوە چێ تووشمامێ ما باقیتر هەمووی درۆیەکە بۆ کات بەسەربردن هەر بە حاڵەتەکانە بینە کە فیکەیە پەنارتیە کە فیکەیە پەنارتینە کارم حەکەماکا بە پەنارتی کامان هەرم حەکەمەوە ناکا بە پەنارتی تێبگە لەوەی کە تۆ خۆنی گەرانەکەی بۆ هیچ ئەوەی کە دانیشێ باسی پیرۆزیم تیپە لاکاوە ڕازگۆ نییەوە دەوێت یعنی هیچ شتێک نییە خۆی پێوە مەژغوڵکاوە نەبێ هیچ شتێک پیرۆز نییە لە وەرزشەیە
بەس بە فیکەی داوەرەکەی بزانە کە تۆ یعنی چەند جار وەرە بیرێ لە خۆ بکەرانێ بڵێ ئەمە بۆ فلانە حاڵەت هەر ئەم حەکەمە کردی بە پەنارتی کەچی بۆ فلانە حاڵەت لەمەیان نەیکرد بە پەنارتی تێبگەواتە ئەم شتە پیرۆز نییە و قابلی غەڵەتە. ئەچمە سەر ڕیاڵ مەدرید ئەو کاکسێوەڵێ لێسۆن پۆست حەزر دژیا دەری باشە ئەتیادیە خۆشێکی خوب ببینە ئەتیادیە زۆرە زۆر ئاسایە من پێ دەڵێم یعنی بردی شتەوانی وەرە پێکەوە تۆزێ گاڵتەشیان پێگەین زۆر زۆر ئاسایە بەڵام وا مەکە کە بگاتەوە حاڵەتە. کلاسیکۆ بۆ ڕیاڵ مەدرید لە دۆخێکی باشترە جیاواز لە هەر یاریکی ڕابردوو و من هیچ کاتێکیش ئەهلی بیانوو نیم و بە حەزم لە بیانوش نییە چی پێکانێ یاریزانە دوورکەوتۆتەوانێ من حەزم لەو بیانوە نییە حەکەم وا و حەکەم وا و حەکەم وا و حەکەم وا بەخوا حەزم لەو بیانوەش نییە لەبەروی بۆ من کابراکەم چەند ساڵێکە سیری یارەکەم تاوی لە تۆپی پێتی گەیشتوم ئەزانم یەوم لەکە و یەوم عەلەیک ئەزانم کە تۆپی بێ بەم جۆرەیە ئەمڕۆ فیکەکە لە بەرژەوەندی تۆیە بەیانی لە زدیەوە 2 ساڵ لە بەرژەوەندی تۆیە ساڵێ لە زدی تۆیە 5 ساڵ لە سوودی تۆیە 2 ساڵ لە دژی تۆیە بەس نەگەم 5 ساڵی کە لە سوودی تۆیە ئەم 2 ساڵی لە سوودی تۆیە دانیشێ دنیا کاول بێ بەڵام ئەم ساڵە نییە ئەم بیانوانە نییە. ڕیاڵ مەدرید ئەمڕۆ دەبێت لە باشترین دۆخە بۆ کلاسیکۆ ئامادە بێت دوایین کلاسیکۆی کارلۆ ئەنشلۆتیە دوایین کلاسیکۆی کۆمەڵێک یاریزانە چونکە خۆتان نەزان ڕیاڵ مەدرید داینەوە لە وەرزی ئەمساڵا پرۆژەیەکی گەورە لەگەڵ چابی ئەلۆنسۆیە بنیاد بنێ ئەتر نازان پیرێزەم جارە دەچێتە سەربار یاوەتا لە ڕایەنەرەکەی ڕابینێ کە بە نیو تەشکیلەوە چامپیۆنز لیگ و لیگە و بۆ بەرێتەوانێ و لەگەڵ ئەلۆنسۆ شەهروا بە تەمایان ڕێبکە چونکە لەگەڵ ئەلۆنسۆیە وا ڕێبکە هەبێ ئاوات بە ئەتلێتیکۆ مەدرید یە مۆرزە بخوازی چونکە ئیدارەدان ئێمە کارتەوەتا ئەلۆنسۆ خۆی تانیشتووە کە باسیەکە ئەڵێ لە ئیدارەدان و لە بەڕێوەبردن و لە سەرپەرشتیکردن مایسترۆی من کارلۆ ئەنشلۆتیە لەبەرەوە ئەمە تایبەتمەندیە کە زۆر زۆر قورسە تۆ بتوانێم خەسڵەتە وەرگری توینێکیتەوە بەڵام لە هەموو دۆخێکە ڕیاڵ مەدرید غەسپە لەسەری لەمڕۆیە یاریکی گەورەکە ڕیاڵ مەدرید و کارلۆ ئەنشلۆتی غەسپە لەسەریان کە دوا کلاسیکۆیان بەسەر بەرزانە ماڵاوایکەن و ڕیاڵ مەدرید دەرونی ئارامترە کەشی یاریزانەکان بەرشەلۆنە ڕۆژی سێشەمە 120 دقە لە میلانۆ یاری کردووە بەرەبەیانی ڕۆژی چوارشەمە گەیشتۆتەوە بەرشەلۆنە و لەگەڵ یا ڕۆژی چوارشەمە تەنها یاریزانەیە دەگەکان هاتوون ڕایەنانیان کردو پشویان وەرگرتووە ڕۆژی پێنجشەمە ئامادەکاریەکی تایبەت کراوە کە تەهیلی یاریزانەکان کراوەتەوە ڕۆژی ئینیا بەشێکی تر ئامادەکاری بکەوە و ڕۆژی پێش یاری ئامادەکاری ناکرێتەوە بەڵام بە پێچەوانەوە بۆ ڕیاڵ مەدرید تۆ یەک هەفتەی ئامادەکاری یاری کلاسیکۆت لەبەردەمایە و هەموو شتێکیشت لەبەردەمایە سەبارەت بە بەرشەلۆنە و سەبارەت بە یاریکردنی بەرامبەر بانتەر سەبارەت بە خاڵی لاوەز و خاڵی بەیەزی ئینتەر میلان بۆیە ڕیاڵ مەدرید هیچ بیانوویکی پێ نییە بۆی کە بە هەمان شێوەی کلاسیکۆکانی ڕابردوو بچێتە بەردەم بەرشلۆنە یاخودەوە تا شانازی بە یەکسانبوونەوە بکە بابەتەکە لەوە نییە بڵێم ڕیاڵ مەدرید بیبات ئەبێ ڕیاڵ مەدرید بیباتەوە ئەبێ ڕیاڵ مەدرید بیباتەوە بێ ڕیاڵ مەدرید بیباتەوە چۆن بۆ گواردیۆلا وتومە ئەم وەرزە لە پرۆتۆکۆلی کاری ڕانەرایەتی تۆ دەسرمەوە وەفایان بەو 14 ساڵەی کە پڕدەستکەوت و پڕنازناوی بەڕێت کردووە ڕیاڵ مەدرید ئەمڕۆ لە یاری کلاسیکۆیە 3 جار پێ دەڵێمەوە ئەبێ بیباتەوە ئەبێ بیباتەوە بێ بیباتەوە چونکە لە هەموو دۆخێکە پیانووی پێکان و چێ یاری ناکا و چێ یاری ناکا و 3 یاریزانی بەرگری ئامادێ و نییە ئەم شتانەی چی ناخوا هیچ شتێک ناخوا لەبەری تۆ ئەم خاڵە لە بەرژەوەندی نیە هەموو خاڵەکانی تر لە بەرژەوەندی تۆی یاریگا لە بەرژەوەندی تۆ نییە چەند خاڵی تر تۆ لە بەرژەوەندی تۆی و دواهەلی لیگەشتە ئەگەر ئەمە ناکەی یەک زەڕبی جوانیش ئەم ساڵی کارلۆ ئەنشلۆتی و ڕیاڵ مەدرید 0-0-0 3-0 لەسەر یەک ئەمە دۆخی کلاسیکۆ و
پێشاتەکانی و دوانەیە بەڵام بە پێی تەشکیلە و تەرتیبادەوە دۆخەکە گۆڕێ بۆیە چاوەڕێی کلاسیکۆیەکی بە چێژەکەین چونکە وەکووتمان دوو ئامانجی جیاواز ڕوبەڕوو یەک دەبنەوە لە دوو دۆخی جیاواز تیپەکان ڕوبەڕوو دەبنەوە و کۆمەڵی ڕووداوگەری مێژووی ئەم ڕۆژەیەکە ڕوودەدەن و دەبێت ڕوودەن لە یاری ئەمڕۆ زۆر بە خێرایی ئەو چەند خولەکەی کە فریا کەوتم کۆمنتەکان لەگەڵ یابم کاکەیوانەڵێ تاکە ڕێگەیەک بۆ لە بیرکردنی یارەکەیتر هاندەری بەرشەلۆلەیە ئەڵێ تاکە ڕێگەیەک بۆ لە بیرکردنی یارەکەیتر دەبێت ئەمڕۆ لە 6 گۆڵ کەمتر نەبێت کاکاروان ئەڵێ ڕیاڵمەدی توانای بەرشەلۆنەی نییە کاک مزەفەر دەستی تۆش خۆش بێ کاگاران 5 و چارەکە کاگویلا لەڵێ ڕیاڵ 3-2 کاکتەنیاڵێ گەرەنشڵۆتی سێری یارەکەی ئینتەری کردوێ دەتوانێت ئەمڕۆ کلاسیکۆ باتەوە من زۆر سەراحەت پێم وتی سێری کردبێ سێری نەکردبێ ئامادە بێ ئامادە نەبێ پێکانی بێ پێکانی نەبێ ئەبێ من زۆر ڕاشکاو قسەی خۆمەکەم ئەبێ ئانشلۆتی و ڕیاڵ مەدریت ئەبێ یاری کلاسیکۆی ئەمڕۆ بەرنەوە نایبەنەوە یەک زەرب جاتخوا دوایی کە ڤیدۆکەتان بر نەچنەمەی لێ بکردین یەک زەڕە بە وەرزەکەی ڕیاڵ مەدریت و کارلۆ ئەنچلۆتی بێنن لە 2004 بۆ 2025 باوەکوی 2005 ینی داوا بکە هەموو کاداوە چاودا بخەوڵە لە مێژووما با نەیبینمەوە یا ئەمە یا ئەو دوو حەلەیەکی شانە کە عومەر ئەڵێ یارەکەی چێلسی لە کلاسیکۆ خۆشتر دەبێت تەوان سعات دوو پاشکەمێکی تر چێلسی و نیوکاسڵ یاریکی زۆر تایبەتیانەیە کاک بێستون ئەڵێ قسەکە دوا دیارە بەشە بە شانس یاری دەباتەوە مەبەست لە بەرشەلۆنە بێ بە شانس یاری باتەوە خۆی تاوان لەسەر شانس قسێکی ئاهانکڕۆی فەیە لەوەی کە ئەڵێ شانس لە تۆپی پێدا بوونی نییە بەڵکو جوود و مادووبوونی خۆتە ڕاستەکە ئەم قسەی لە دیوێکەوە بۆی هانکڕۆی ڕاستە بەڵام هەر شانست پێویستە ئەگەر بەرشەلۆنە شانسەکەی ئیشی بکردایە وەکو یارەکانی تر یاری ئەنتەر بە 6 گۆڵە هاتە دەرەوە وەکو چۆن لە یاری چوونە کە دوایەوەی دوو گۆڵی لێکرا یا ماڵ ئەو تۆپەی لێیە قاچەکەی ئیشی کرد خۆ بەشێکی شانسەکە لە ئیشکردنی و قاچی وەکو پێویست یارەکە و بۆ گەڕێتەوانێ ینی تو سێریکە یا ماڵ چەند تۆپی مەحاولی کرد تۆپ نەچۆ گۆڵە هەموو بەشەبردنەوەیەک بەشێکی شانسی تایە بەڵام قەزیە بەرشەلۆنە ئێمە پێویست ناکە ئێستا باسی بەرشەلۆنە بۆ بکەم کاکە بێسونجانی ئێمە بە درێژایە مۆرزە باسی بەرشەلۆنەمان کردووە باسی ئەو ئامانجەمان کردووە کە بەوەسی من بڕوا ناگەم کەسێک کە هەندەری بەرشەلۆنەش بێ و شیکاریشی لەسەر بەرشەلۆنە بکردی هێندەی من جوان بەرشەلۆنەی تێگەیاندبی لەوەی بەرشەلۆنە بۆچی هاتووە وەچی بەدەستێناوە لە وەرزی ئەم ساڵە مایکۆن ئەڵێ ڕیاڵەم یاریەش بردنەوەی کەرەسەی بردنەوەی نییە باسی هاتنیە لۆنسۆ هەڵیەکرین کۆسە گیانجارێ وەختی نیاستی کۆبارسی باشترە سینسۆ پرسیارە نەواز لێبێنە ریاڵ بە دۆڕانی کلاسیکۆ شکۆلێکە دەرنابێ منەڵێم ئەبێ وەرزەکە و کامل بسڕیتەوە تر لەمە شکۆ و وێرانتر هەیە یەکەم ڕایەنەرەکەی دووەم ڕیاڵ مەدریت بڵێ کاکەی جان 2004 بۆ 2024 بۆ 2025 تکاتان لە یەکەم لایەن لە مێژوومە یا ئەوە تا عەکسەکەی جێبەجێەکە خاتان